ڕۆژی دووشەمە شەپۆلی حوتەمی خۆڵبارین لەم ساڵدا پارێزگاکانی عێراقی گرتەوە کە جموجۆڵی بە تەواوی فلیج کرد و سەرجەم فڕۆکەخانەکان داخران و دەوامی ڕەسمی ڕاگیرا و سەدان کەس ڕەوانەی نەخۆشخانەکان کران. حکوومەتی عێراق ڕاگررتنی دەوام لە سەرجەمدا مەزراوە فەرمیەکان لە سەرانسەری وڵات و دواخستنی تاقیکردنەوەی کۆتایی لە قوتابخانە و زانکۆکان و ڕاگررتنی گەشتە ئاسمانیەکان لە سەرجەم فڕۆکەخانەکان و دابەزاندنی کەشتیەکان لە بەندەرەکان ڕاگەیاند، هەروەها بۆی کەمبوونەوەی مەودای بینین بازاڕ و دوکانەکان داخران. بەپێی سەرچاوە پزیشکیەکانی عێراق ڕۆژی دووشەمە نەخۆشخانەکان ڕێوشۆنی خۆپارێزیان گرتە بەر و بەشەکانیان ئامادە بوون بۆ وەرگرتنی حاڵەتەکانی تێکچوونی تەندروستی بەوەی خۆڵبارین و حاڵەتەکانی تەنگە نەفەسی و کێشەکانی کۆندەمی هەناسە. ئەو وێنانەی وەزارەتی تەندروستی عێراق بڵاوی کردوێتەوە لە پەیجی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەردەکەوێت نەخۆشخانەکان قەرەباڵغن و ئەو نەخۆشانەی تێدایە کە تووشی تەنگە نەفەسی و حاڵەتی توندی خنکان بوون بەهۆی خۆڵبارینەوە. لە هەرێمی کوردستان کاریگەریەکانی خۆڵبارین بە قورسی دەرکەوتون و شەپۆلی چڕی خۆڵبارین سلێمانی و گەرمیان و کەرکووک و بەشێکی هەولێری گرتووەتەوە و سەدان کەس بەهۆی تێکچوونی تەندروستیانەوە ڕەوانەی نەخۆشخانە کران. ئاسۆ حەوێزی وتەبێژی وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان بە پەیامی ڕاگەیاند بەهۆی کاریگەریەکانی خۆڵبارینەوە نزیکەی 350 کەس سەردانی نەخۆشخانەکانیان کردووە. هەروە بە دیاریکراویش لە پارێزگای هەولێر 90 کەس بەهۆی تێکچوونی دۆخی تەندروستیانەوە سەردانی نەخۆشخانەکانیان کردووە. وتەبێژی وەزارەتی تەندروستی هەرێم ڕاشی گەیاندووە زۆرینەی ئەوانی سەردانی نەخۆشخانەکانیان کردووە ئەو کەسانە بوون کە نەخۆشی ڕەبووە و نەخۆشیەکانی سیەکانیان هەبوو و چارەسەریان بۆ کراوە. لە دوو مانگی ڕابردوودا خۆڵبارین بە شێوەیەکی چڕ لە عێراق دووبارە بووەتەوە و پسپۆڕانوەکارەکەی بۆ گۆڕینی کەشوهەوا و کەمی باران و بە بیابان بوون و بەرتەسک بوونەوەی ناوچە کشتوکاڵەکان و کەمبوونەوەی ئاوی دیجلە و فڕات و ئاوی ژێرزەوی دەگێڕنەوە.